خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. کۆمەڵێک کێشە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی ماندوو کردووە، هەڵوێستی هێز و لایەنە سیاسیەکانی هەریەکە و بە جۆرێکە و هەریەکە و تۆپەکە دەخاتە ساحەی ئەوی ترەوە. بەڵام خەڵک داوای ئەوە دەکات کە لە شوێنێک بگاتە دەرەنجامێک کە لە خێری خەڵک و خاچی هەرێمی کوردستاندا بێت. بۆچی خەڵک بگاتە ئەوەی کە باجی ململانی سیاسیەکان بدات. لە چەند ڕۆژی ڕابردوودا تاکو گەیشتەوەی دوێنێ چارەسەر کرا، وەکەوەی کە بەرپرسانی یەکێتی باسییان لێوە دەکرد کە سلێمانی سزا درا و گەمارەی و خراوەتە سەر و تا ئەم ساتانش و ئەم ڕۆژ بەشێک لە مێدیاکان بەشێکی تر لەو سزادانانیان بڵاو کردەوە کە بەمەبەست ئەو بازەی کە بڕیارە لە سلێمانی بدرێت لە هەولێرە درێت. پارتیش پێی وایە کە ئەمە پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا هەندێک لە بەرپرسەکانی گۆڕان باسییان لەوە کرد لە حکوومەت دەکشێنەوە، بەڵام متەبێژی ئەو زوتنەوەیە باسی لەوە کرد کە ئەوان بڕیاری لەو جۆریان نەداوە. خەڵکیش چاوەڕوانی ژیان و گوزەران و بژێوی و ئایندەی خۆی و ماڵ و مناڵێتی. ئەم شەو ئەمانە لە ڕەهەند تاوتوێ دەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا محەممەد نەسرەدین لە کەرکووکەوە، هەروەها لە هەولێرەوە هەردوو بەڕێزان بەدران مەحیەدین ڕۆژنامەنووس، هەروەها بەڕێز کارزان سەباح کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان و ڕۆژنامەنووس. سوپاس بۆ هەرسێ میوانی ئازیزم. مامۆستا محەممەد، ئەم کێشانە بۆچی خەڵک بازی ململانەکان بدات و بە دیاریکراوی ئێستا وێنەکە لای تۆ بە تایبەتی کە لە کەرکووک نیشتەجێیت چۆن ئەبینیت لە هەرێمی کوردستاندا؟ هەرێمێکی تۆکپە و یەک ڕەنگە بینی ینی بە یەک چاو سەیرەکرێ؟ مامۆستا محەممەد دەنگم ئاگاتە لای تۆ؟ دەنگم ئەگات باشە. کاک بەدران باشە. مامۆستا ئێستا برادەران چارەسەریەکەن. کاک بەدران سڵاو لێبێ، تۆکو ڕۆژنامەنووسێک دیمەنەکە چۆن ئەبینیت کە ئێستا بەو جۆرەیە مەسەلەن خەڵک کردبووی بە نوکتە کە لە سلێمانی موچەی مانجی 3، لە هەولێر موچەی مانجی 4، لە بەغا موچەی مانجی 5 وە خەڵک پێی وامە ململانی سیاسی و وەکو یەکێتی ژێڵێ کە مەسەزادانی سلێمانی. سڵاو کاکزانە، سڵاو لە تۆ لە میوانەکانت لە بینەرانی کورسات نیوز. بەڕاستی خۆت گوتەنی بووە بە نوکتە ئەم حکوومەتە چی نەبوو بە نوکتە، ینی هەموو گیانی بوو بە نوکتە، لە هاوینە نوکتێ، لە پاییز، لە بەهار، لە زستان. بەڕاستی ئەوەی لێرە بوو بە قوربانی ئەوەی بازەدا، ئەوەی ئەبێتە قوربانی ئەو دۆخە ئەوەی کە لە ڕۆژانە کە تووشی ئەو خەڵکە بێ، هەر خەڵکە بازەکەیدا لایەنە سیاسیەکان لە میدیاوە کەمێک مقۆمەقۆ کەمێک کێشیان هەیە، بەڵام دواتر وتنی لە دوای لە پشت کامیرەکە ئەو کێشە و باسە نامێنێ. خۆ ئەوەی گوتت لە سلێمانی مانجی 3 موچادرێ و لە هەولێر مانجی 4 و لە بەغدا مانجی 5 ئەوە خۆی لە خۆیدا شکستی ئەو حکوومەتەیە کە لە ساڵی 2010 هات و کردیان بە باڵۆنێکی گەورە و پڕیان لە هەوا کرد و کە ئەبێتە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز ئیتر خەڵک ئەحەسێتەوە، ئیتر چاکسازیەکەین. بەڵام ینی لە کەمترین مدەدا ئەوەی کە پێشوو لە حکوومەتی پێشوو لە خولەکانی پێشوو لەسەر ئەو خەڵکە کەڵەکە بوو پێیانە گوت قەرز، ئەو قەرز دەباتی نەکەمی نەکرد، یان لە شوێنی خۆی نەوەستا قەرزەکە زیادشی کرد. یعنی لەو سەردەما من حەز دەکەم سەرنجت بۆ شتێک ڕاکێشم. ئەم حکوومەتە ڕێک زۆنەکانی بەش کرد. ئەم حکوومەتە لە کۆنفرانسی سەرۆژەی سەرۆکی حکوومەت، یعنی بەڕاستی من کە چاودێری کۆنفرانسەکەمە کرد تووشی شۆک بووم کە لە وەڵامی ڕۆژنامەنووسێک ئەڵێ وەڵام من نازانم بۆ داهاتنی حەقوە لەوان بپرسن. ئەی بەڕاستی یعنی لە ماڵەوە لە خێزانێک ئیشی باوک ئەگەر برێ مناڵەکەت لە کوێ برێ نازانم ئەی ئیشی باوک چییە کەوایە بچوکی و لەو خێزانە ئەو خێزانە فەشەلی هێناوە، خێزانە لە بەرێک هاتۆ دەرەوە. یعنی حکوومەت سەر حکوومەتێک ئاگادار نەبێ کە بۆ باز نادرێت، کە بۆ پارە دیارنیە، کە بۆ موچەی ماجی 3 نەدراوە، کۆمەڵێک لەو کێشانەی کە ڕۆژانە خەڵک زەعیەکەیدا خەڵک ئەبێتە قوربانی. لە ڕاستی ئەوەی کە ئێمە پێشبینیمانە کرد هەروە دەرچوو، بەڵام کۆمەڵێک میدیا، کۆمەڵێک میدیای سێبەریان، کۆمەڵێک میدیای خۆیان
کردیان بە باڵۆنێکی گەورە و کە ئەبێتە سەردەمی عمەری کوڕی عەبدولعەزیز خەڵک حەسێتەوە ئەو ئەبینی قەرزەکان زیادی کردووە، قەیرانی ئابووریە، قەیرانی تەندروستیە، قەیرانی کۆمەڵایەتیە، قەیرانی پەروەردەیە، قەیرانی خوێندی باڵایە، قەیرانی یعنی شۆڕ بۆتەوە بۆ هەموو جنگەکانی دەسەڵات. ئێمە پێمان وا بوو کە هیچ نەبێ ئەوەی کە لە ڕابردوو بیان بە ناوی قەیرانی دارایی تووشی ئەو خەڵکیان کردووە، هیچ نەبێت کەمێک ڕێگری لێ بکەن کەچی خراپتر بوو. یعنی ئەم حکوومەتە لەگەر خودی خۆی ڕازگۆنیە هەموو 20 مانجێک لێدوانی ئەدای گوت ئێمە لە 25 مانگەوە موچە دەست پێکەین. یعنی بە خەڵکی سلێمانی بۆ دڵتەنگ نەبن موچەی مانجی سێ لە سلێمانی دەرێ کاکزانە. ئێمە لە هەولێرین ئەمڕۆ نزیکە بینەوە لە 15 مانگ نیوەی مانجی 5 تا ئێستا 70 موچەی مانجی 4 دابەش نەکراوە. یعنی چی وای باشتر نییە لە سلێمانی. ینی ئەم دەسەڵاتە لەسەر لەبەری فەشەری هێناوە بەڕاستی ئەگەر من سەرۆک حکوومەت بم نەک سەرۆکی هەرێمەکی 4 محافظەی 4 دەوڵەتی وا بڕێوە بم بەو شێوە بێ پێم شەوێ بێم سەرۆکی حکوومەتم لە کاتێک کە نەتوانم یعنی بەس کەمترین مافی خەڵک دابی بکەم کە موچەکەیەتی نەتوانم دەرمان لە نەخۆشخانەکان دابی بکەم. یعنی لەو بەینا کاکزانە ئەوەی بووە بە قوربانی ئەوەی بووە سوتاوە هەر خەڵکە خەڵکی نەک هەر موچە خۆر کاکزانە خەڵکی کاسبکارش یعنی لە 3 ساڵی ڕابردوو لە کابینەی هەشت ئەگەر موچەکە بەو شێوە ئەدرا ئەگەر ئیشوکار کەم بوو بەڵام بەو شێوەباری خەڵک قرس نەکرا بوو. ئێستا لە داهات دیار نییە زەریبەی خەڵکیان زیاد کردووە لە یعنی بەس ماوە عەدەدێک لە ملمان بەستن و لەسەر ئۆکسجینەکە ئەوەمان لێوەگرن کەم ڕۆژانە چەند ئۆکسجین هەڵەمژین و پارەمان لێوەگرن. یعنی بە حیساب ئەم حکوومەتە مشتە ئەم چاکسازیەکە ئەم حکوومەتە ژیانی خەڵک چاکەکە تاکو ئێستاکەن یعنی نەیتوانانی کارەبات چاپ بکە. یعنی بۆ لە هەولێر کاکزانە بۆ بە نوکتا نەوتیسبی بووە بە مۆندیال 400 جارێک بەرمیلێکە 400 جارێک دابەشەکرێت. نازانم من ڕەشبینم بەدۆ کە ڕەشبینیەکەشم لەوەیە کە ئێمە ڕەشبینیەکەت لەوەیە کە خۆت لەگەڵ بیر و بۆچوونەکانی ئەو حەزبانە نیت یاخود لەگەڵ بۆ نمونە ئەوەی سەرۆکی حکوومەت نیت یاخود لە واقعەوە دێ ڕەشبینیەکەت کاک بەدران. کاکزانە ئەوە من لە واقعەوە سەیری دۆخەکەم سەیری کەمەندامێکی کەم سەیری خانشینێکەکەم لە سەڕێی موچەکەی ئەمرێ سەیری پێشمەرگێکەکەم کە ئەندامی سنگەرە موچەکەی بۆ شێوە ئەدرێ سەیری مامۆستایەکەم کە موچەکەی پێنادرێ سەیری مامۆستایکی زانکۆ ئەەکەم کە یعنی گەورەترین مقدەسی ئەو کۆمەلگایان کە داهاتووی وڵاتن کە داهاتووی وڵات پەروەردەکەن موچەکەی بۆ شێوە ئەدرێ. یعنی ڕەشبینیەکەی لە چیە ڕەشبینیەکەی لەوەیە خاوەن پێداویستێکی تایبەت موچەکەی بۆ شێوە ئەدرێ. خانشینێکی سەربازی دەیان ساڵ خزمەتی ئەو حکوومەتە ئەو هەرێمەکە لە سەدەستی ئەو دروست بۆ موچەکەی بۆ شێوە پێدرێ. یعنی سەرلەبەری لە ئەلفی هەتا یائی هەمووی بەو شێوەیە. ینی ئەتوانن ئێوە ڕێی خەڵک وەگرن من بڕابکە کاکزان ڕۆژانە ناو خەڵکم موچە خۆر موچە نەخۆر هەمووی لەو دەسەڵاتە بێزارە. باش گفتوگۆ زیاترەکەین کاک کارزان سڵاو لە بەڕێستان ئێوە دیمەنەکە چۆن یەبینن یعنی بەڕاستی هۆکارەکان بۆ چیە گەڕێتەوە وەکوی کاک بەدران ێڵێ خەڵک بە موچەخۆر و موچە نەخۆرەوە نیگەرانە. طبعا لە بیدایەتی پێکەنانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بورە پێم وابێ دەنگدانەوەیەک هەیە ئەگەرەوەی بۆ چارەسەرکرد بڵێ پێکەنانی کابینەی گوێتان لە دەنگ بە بڵێ کاک کارزان بەردەوام بە فەرموو ئەمە جۆمان لە بەڕێستان ئێستا بۆ کابینەی حکوومەتی هەرێمی بەڵێ لە بیدایەتی پێکەنانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان استراتیژیەتێک دانرا بۆ بەڕێوەبردنی ئیدارەی حکوومەت. ئەم استراتیژیەتە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان و پێکاتەکان سەرجەمەم حزبانە لە پەرلەمانی کوردستان سوێندی یاساییان خوارد کە خزمەتکاری بەرژەوەندیەکانی گەلی کوردستان بن و کار بکەن بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دروستی کردووە. لە بیدایەتی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڕێز کاک مەسرور بارزانی هەنگاوی زۆر باش و جددینا بۆ بەڕێوەچوون و بەرەو پێشبردن و سەرکەوتنی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە کاتێک کە ویستێکی حزبی هەبێت بیەوێت ئیرادەی خۆی ئیرادۆ جێنفوسی خۆی بەسەر کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا فەرز بکە بێگومان هەرودۆخەی لێ دەکەوێتەوە. لە قۆناغی یەکەم بەڕێز کاک مەسرور بارزانی کە حکوومەتی هەرێمی کوردستانی وەرگرت قەیرانی بابەتی سەرهەڵدانی کۆڕۆنا ڕوویدا کە بەڕاستی داهاتی خاڵە گومرگیەکان و داهاتی هەرێمی کوردستان بە نەوتیشەوە گەیشتە سفر. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان نەیهێشت ئەو قەرزانەی کە لەسەری بێ زیاتر بێ. دوو
لە سنووری پارێزگای سلێمانی بە شێوەیەکی دەستقەس و بە شێوەیەکی سیاسی کارکرا بۆ پەکخستن و شکستکردنی کابینی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکدا ئەوانەی کە بڕیار بەدەستن لە سنووری پارێزگای سلێمانی برابەش و هاوبەشی حکوومەتی هەرێمی کوردستان بوو، وەزیریان هەبوو، پەرلەمانتاریان هەبوو، بەڕێوەبەری گشتیان هەبوو، بودجەیان وەردەگرت لە سنووری پارێزگای سلێمانی کە حکوومەت کاری دەکرد بۆ ئەوەی بە بەهێزی لەسەر پێخۆی بمێنێتەوە کەچی دەبینی پرۆژێ لا مەرکەزیان هێنایە ئارا و بەس فی سەبیلی ئەوەی کە لە سنووری پارێزگای سلێمانی دەستی حکوومەت ببڕێت. خاڵی دواتر کە نەیانتوانی لا مەرکەزیەت سەرکەوتوو بێ هاتن پرۆژەیەکی دیکەیاندا پرۆژێ بە هەرێمکردنی سلێمانی ئەوەشیان سەرکەوتوو نەبوون. دواتر قسەیان لەسەرەوە دەکرد کە موچەخۆرانی پارێزگای سلێمانی دەگوازنەوە بۆ بەغدا ئەوەشیان سەرکەوتوو نەبوو. ئێستا دوجار بابەتێکیان هێناوەتە ئاراوە کە گوایە سنووری پارێزگای سلێمانی ڕێگە نادرێت داهاتی غازی خۆی هەناردە بکرێت بەڵکو پێویستە ئەو داهاتەی نەوتەی کە لە هەولێر و لە دوهۆک کۆ دەکرێتەوە بەشی سلێمانیشی بدرێ. لە ڕاستیدا پێویستە چەند شتێک هەیە بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان ڕوون بکرێتەوە. یەکەم ئیدارەدانی سنووری پارێزگای سلێمانی لە ماوەی 4 مانگی ڕابردوودا بۆ خەڵکی سلێمانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بە تەواوەتی ڕوون بووەتەوە کە ئیدارەیەکە شکستی هێناوە. بە حکمی چی؟ بە حکمیەوەی داهات دەبوایە هەموو مانگیەک 100 میلیارد دینار لە سنووری پارێزگای سلێمانی کۆ بکرێتەوە. ئێستا بە هەموو سنووری پارێزگای سلێمانی وا باز دەکرێت کە نەگەیشتوتە 50 میلیارد دینار کە من دڵنیام ئەو داتایە ئەسڵی نییە و ڕاست نییە لە 100 میلیارد دینار زیاتریش پارە کۆ دەکرێتەوە. بەڵام پارەکە دیار نابێت ئەوە پێویستە بەرپرسانی ئیدارەی پارێزگای سلێمانی لە میوانەکانم بیستووە ئەوانیش وەک تۆ ئەڵێن 100 میلیارد دینارە بەڵام بەشێکی ئەچێتە موچە بەشێکی ئەچێتە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە چەند ڕۆژی ڕابردوو لای من میوان بوو من هەر بۆ بەرچاوڕوونی بەڕێسا وەکو ڕۆژنامەنووس وتی داهاتەکە نزیکە لە 100 میلیارد دینار بەڵام بەشێکی ئەچێتە نەسری فەرمانگا بۆ دەرمان بۆ هەندێشتی تر و بەشێکی تری بۆ موچەمێنێتەوە بۆ بورەوە وەکو زانیاری بۆ بەڕێسا ئەوە قسەی ئەنجومەنی پارێزگا بوو. پێویستی بەڕاستکرد بڵێ پێویستی بەڕاستکردنەوە هەیە. دوو سنووری پارێزگای سلێمانی جگە لەوەی بە شێوەیەکی یەکسان پارەی بەشە نەوتی خۆی لە حکوومەتی هەرێمی کوردستان وەردەگرێ و بە شێوەیەکی یەکسان ئەو پارەی کە لە بەغداوە دێت بۆ هەرێمی کوردستان وەری دەگرێ کەچی دەبینی لە سنووری پارێزگای سلێمانی بەو داهاتی کە هەیەە بە داهاتی کارەبا بگرە بە داهاتی ئاو بگرە بە داهاتی بەڕێوەبەرایەتی پۆلیسی و هاتوچۆ بگرە بە مەرجەکان بگرە کەچی نەیتوانیوە تەکمیلی موچە بکەن لە هەمووی خراپتر لە سنووری پارێزگای هەولێر جگە لەوەی بەشە داهاتی خۆیان تەکمیلی موچەی پێدەکرێ کەچی دەبینی دوێنێ لە سنووری پارێزگای هەولێر 18 پرۆژەی استراتیژی جێبەجێکراون کە بریتە لە قیرتاوکردن کە بریتە لە پرۆژێ قوتابخانەکان کە بریتە لە ڕێگاوبانی دەرەوە کە بریتە ئەمە دوو ئیدارە بێ کارزان هەگەیشتێتە ئەوەی دوو ئیدارەیە مەسەلەن دوو تێڕوانینی حکومڕانیە نەخێر بابەتەکە من ئەوەیە کە دەمەوێت بۆتانی ڕوون بکەمەوە. طبعاً گەورەترین سەرکەوتن بۆ پارتی دیموکراتی کوردستان کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان نەیتوانی بێت ئەو پەیامەی خۆی بە خەڵکی سلێمانی بگەێنێ ئەم جارە بە دروستی خەڵکی سلێمانی خۆیان لەو پەیامە تێگەیشتن ئەو ڕێکەوتنەی بەڕێز کاک قوبات تاڵەبانی لە ئەنجومەنی وەزیران لەگەڵ بەڕێز کاک مەسرور بارزان یاخود لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی بەوەی تەکمیلی موچەی سلێمانی لە داهاتی سلێمانی بکرێت دەرکەوت کە بەڕاستی شکستێکی گەورە لە ئیدارەدانی سنووری پارێزگای سلێمانی هەیە بۆیە پێویستە هەرچی زووە دەسەڵاتدارانی سنووری پارێزگای سلێمانی پارێزگای سلێمانی پارێزگا بەڵێ پەیوەندی بە پارێزگای سلێمانیەوە یان بە سیستەمی حکومڕانیەوەی کارزان ئەی بۆچی دەبینم لە سنووری پارێزگای هەولێر موچێ مانگی سێ دابەش کراوە کەچی لە سلێمانی بڕیار وابوو موچەکە هەر دابەش نەکرێت دوایەوەی کە هاوڵاتیان فشاریان هێنا چونە بەردەم لەقی 12 پارتی دیموکراتی کوردستان بە خێرا یەکێتی لە ماوەی 12 سەعاتدا پارەیەکی هێنا دابەشی کرد بەسەر موچەخۆراندا. ئەمە کارەسات نییە خەڵکی سلێمانی بپرسن ئەمە کارەسات نییە لە قوماڵبەند چارەسەری موچە بکەن یعنی ئەمە قەرار بە حکومڕانێکی ڕەشید حکومڕانێکی ڕەشید حکومێکی ڕەشید حکومێکی بەهێز دروست بکرێ لە زاخۆ تا خانەقین ئێستا بۆ لە قوماڵبەند دەستکاری موچە بکەن یعنی ئەمە پاشاگەردانی نیە لە حکومڕانیدا. کاکزانە من ئەسڵەن باوەڕم بەوە نیە هیچ کاتێ حزب دەسوەردان لە کاروباری حکوومەت بکە بەڵام ئەو کاتەی کە پارە لە سنووری پارێزگای سلێمانی دەدەزرێت ئەو کاتە داهاتی سنووری پارێزگای سلێمانی دیار نامێنێت بێگومان پێویستی بە چەکشێک هەیە کە پارەی ژێرزەمینەکان لە ماوەی 12 کاتژمێردا پێویستە بهێنرێتە سەرزەمینەکان بۆیە دەبینین باشە سێرم لەوە دەچۆن لە ماوەی 12 کاتژمێردا ئەم پارەیە هات
ئەم پارەیە هات و لە سنووری پارێزگای سلێمانی دابش کرا یعنی ئەم پارەیە لەکوێ بوو زۆر سەیرم لێ دێت زۆر باشە گفتوگۆی لەسەرەکەی کاک محەممەد پرسیاری ئەوم لە بەڕێستان کرد دەنگەکە نەگەیشت کە ئێوە دیمەنەکەت چۆنە بینن لە ئێستادا لەبارەی حکومڕانیەوە کاک بەدران ئەڵێ کۆی سیستەمی حکومڕانیەکە فەشەلی هێناوە شکستی هێناوە کاکارزانی ژەڵێ لە سلێمانی شکستی هێناوە ینی بەڕێستان دیمەنەکە چۆن چۆنی ئەبینن پێشەکی کاکزانە سڵاو و ڕێزم بۆ جەنابەت و بۆ میوانە بەڕێزەکان هەرچەنێ دەنگەوە خۆمە گەڕێتەوە گەچاریکەن برادەران ئەوەی کاک محەممەدی سارەکەن بەڵێ ئەوە تەلەفۆنەکە بەڵێ ئەم کێشانەی کە ئێستا باسی ئەەکەین لە کێشەی هاوڵاتیان ئایا حکوومەتی هەرێم بە یەک چاوسەیری هاوڵاتیان دەکا ئایا لە ڕووی خزمەتگوزاری حکوومەتی هەرێم خەڵکی سلێمانی هەولێر بە یەک چاوسەیرەکە کاکزانە بابەتی کۆکردنەوەی داهات چۆن کۆ دەکرێتەوە چەندە ئەمە بە دوور و نزیک عیلاقەی بە هاوڵاتی و فەرمانبەرەوە نییە فەرمانبەرێکی هەرێمی کوردستان عیلاقەی بۆ نییە داهات جا ئەو فەرمانبەرە چ لە هەولێر بە یان لە سلێمانی داهات لە هەولێر چۆن کۆ دەکرێتەوە و داهات لە سلێمانی چۆن کۆ دەکرێتەوە فەرمانبەر و موچەخۆر و هاوڵاتی لە هەولێر و سلێمانی عیلاقەی بۆ نییە ئەو داهاتە چۆن دەگوازرێتەوە چێ پارێزگاری لێ دەکا لە چ بانقەیدا ئەندرێت کەواتە بابەتی ئەوەی کەوا زۆر لامان گرنگە ئەمڕۆ بە باسی ژمارە نەکەین باسی ئەوەکەین هاوڵاتی لە هەرێمی کوردستان چ لە هەولێر بێ چ لە سلێمانی بێ عیلاقەی بۆ نییە داهات چۆن کۆ دەکرێتەوە لە چ بانقێدا ئەندرێ چێ پارێزگاری لێ ئەکا پرسیاری ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان کاکزانە ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەڕوانێتە فەرمانبەران و موچەخۆران لە سلێمانی ئایا وەکو فەرمانبەر و موچەخۆری حکوومەتی هەرێم سەیریان دەکا یان وەکو فەرمانبەر و موچەخۆری یەکێتی نیشتیمانی سەیریان دەکات ئەوەی تۆ دەیبینی چۆنیە ئەوەی دەیبینی هەرێم سەیریان دە کاکزانە ئەگەر وەکو فەرمانبەری حکوومەتی هەرێم سەیریانەکە فەرمانبەرێک لە سلێمانیە عیلاقەی بەوە نییە داهات لە سلێمانی چۆن کۆ دەکرێتەوە عیلاقەی بەوە نییە چۆن دەپارێزرێ چێ دەیگوازێتەوە بۆ بانقەکان کاتێک کە سەرۆکی حکوومەت دەرچێ لە تەلەڤیزۆنا بڵێ داهات لە سلێمانی کۆ دەکرێتەوە هەندێک کەس هەندێ لایەن بە قسەی ئەو بەشێ لەو داهاتە نادیارە دەیبن بۆ خۆیان فەرمانبەر لە هەرێمی کوردستان عیلاقەی بەوە چێ ئەو داهاتە دەبا ئەوە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەرچێتی ئەو داهاتە بپارێزێ ئەوە حەقی ئەوە حکوومەتی هەرێمی کوردستانە دەبێ ئەو داهاتە بگەێنێتە بانقەکان کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان گەر فەرمانبەران و هاوڵاتیانی سلێمانی و هەڵەبجە وەکو فەرمانبەری خۆی سیر دەکا لە بەرامبەردا پێیان دەڵێ بەشێ لە داهاتی ئەو ناوچانە خەڵکانێک هەن کەسانێک هەن بە قەولی حکوومەت و سەرۆکەکەی ئەو داهاتە دەبن بەڵام ئەم حکوومەتە سەرۆکەکەی بێدەسەڵاتە هیچی بۆ ناکرێن ناتوانێت ڕێگر بێ لەوەی ئەو داهاتە ببرێ ناتوانێت ڕێگر بێ لەوەی کە ئەو داهاتە بگا بە فەرمانبەر کەواتە ئەم حکوومەتە بە هاوڵاتیان دەڵێ بەڵێ ئەو ئەگەر بێت وەکو فەرمانبەری خۆی سەیری کاپیان دەڵێ ئێوە فەرمانبەری منن بەڵام داهات لە ناوچەکەی ئێوە خەڵکانێک دەیبن منی بێدەسەڵات هیچم بۆ ناکرێ بەوەی کەوا ئەو داهاتە کۆکەمەوە هیچم بۆ ناکرێ بۆی ئەو داهاتە بپارێزم کەواتە بە خەڵکی سلێمانی و هەڵەبجە دەڵێ ئەم حکوومەتە حکوومەتێکی بێدەسەڵاتە ئەم حکوومەتێکە حکوومەتێک نتوانێت داهات بپارێزێ حکوومەتێ نتوانێت موچە دابینکە حکوومەتێ بە هاوڵاتیەکانی بڵێ من شکست خواردوم لەوەی تەمینی موچەکەتانکەم کەواتە نەنجی و ئەیبەیەکی گەورەیە بەمە بڵێن حکوومەتی سەرکەوتوو یا حکوومەتی چاکسازی و ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکەکەشی فەرمانبەر و هاوڵاتیانی سلێمانی وەکو موچەخۆری یەکێتی نیشتیمانی سیر دەکا مادام بەشێ لەو داهاتە بە قەولی ئەو هەندێک خەڵک لەو سنوورە دەیبەن ئەو عیلاقەی بەوە نییە خەڵکی تا ئێستا لە سلێمانی موچەی مانجی سەی وەرنەگرتووە کە دوێنێ وەریان گرتووە کەواتە ئەبێ ئەم حکوومەتە ڕاستەوخۆ ئێعتراف کا بەوەی دوورکەوینەوە لەو وەهم و خورافاتە گەورەی کە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانمان هەیە ڕاستی ئەوەیە ئەبێ ئێعتراف کە حکوومەت بڵێ من حکوومەتی پارتیم حکوومەتی هەولێر و دووهۆکم حکوومەتی سلێمانی هەڵەبجە نیم لەبەرەوەی کاتێکە فەرمانبەرێ موچە وەرناگرێ لە سلێمانیدا ئەگەر بە فەرمانبەری خۆی دەزانێ فەرمانبەر عیلاقەی بەوە نییە ئەو داهاتە چێ دەیبا ئەو ئەرکی حکوومەتە کەواتە حکوومەتەکە شکست خواردووە ئەم حکوومەتە دوو دەرفەتی لە پێشە یاخود حکوومەتێکی شکست خواردووی بێتوانای بێدەسەڵاتە ناتوانێت داهاتەکە بپارێزێ یانش حکوومەتێکی حیزبیە بە ئیمتیاز حکوومەتی پارتیە تەنها دەتوانێت موچە لە ناوچەیەک دابینکە و تەنها دەتوانێت موچە لە ناوچەیەکە دابەش بکە کاکزانەوە خۆی بۆ خۆشی ئەمەی ئێستا ڕوودەدا لە هەرێمی کوردستان شتێکی نوێ نییە کەگە بگەڕێنەوە لە دوای نەوەتیۆکەوە لە دوای ڕاپەڕینەوە یەکەم شەر کە شەڕی ناوخۆ دەست پێ ئەکا کاکەزانە شەڕی ناوخۆ هۆکاری ڕاستەقینەی ئابووری بووە هۆکاری ڕاستەقینەی داهاتی گومریکی ئیبراهیم خەلیل بوو کە دواپرس بوو لەسەری ڕێک نەئەکەوتن و ئەوەی ئاوشی کرد بە ئاگری شەڕی ناوخۆدا
و دووبارە نێوماڵی کوردی ڕێخستەوە و کوردی کرد بە خاوەن حکومت ئەوە بوو کە سەدام ڕووخا و حکوومەتێ دروست بوو پارە لە بەغداوە هات پارەیەک کە ئەوەی فترەیە پارتی پێی ئەوە دوژمنی کوردن فترەیە پیانی دەوت گەورەترین تاوان بە یەکیان بدەدەیان عێراقچێتی دەکەن ئەوانە کاتێک کە بەغدا پارەی دەنات لە 1970 ئەو پارەیە وای کرد ئیتر چیتی پێویستیمان بە گومرکی ئیبراهیم خەلیل لەبێ نێوماڵی کورد ڕێککەوتەوە ئەو پارەی دەهات لەوەشە کاکزانە حکوومەتی بەغا بە یەک چاوسەیری کوردی دەکرد پارەکەی بە تەواوی دەنات ئەوە کورد بۆ خۆی لێرە 150 بەشی دەکرد بەڵام پارەکە ئەوەندە زۆر بوو بەشی خەڵکی و بەشی حیزبەکانشی دەکرد کەواتە لەمەیە حکوومەتی بەغدای کە زۆر جار زۆر لایەن پێی دەڵێ دوژمن زۆر دادپەروەرانە و حەقتر بوو بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە یەک چاو پارەکەی دەنات کە دابەش دەکرا بەڵام ئێستا پارتی دەڵێ ئەوە لە سنووری یەکێتی و من عێلاقم پێوە نییە و ئامادەژنی موچەی فەرمانبەرانی ئەوێ تەکمیل کەم یان بیگرمە ئەستۆی خۆم کەواتە ئەمە دەتوانین بڵین بەغدا ئەو فترەی کە پارەی دەنات زۆر یعنی بە چاوێکی یەکسان دەیڕوانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەک ئەوەی ئێستا حکوومەت بڵێ پارەکە لە سلێمانی لایەنێک دەیبا بۆم ناپارێزرێ من عێلاقم بەوە نییە فەرمانبەر موچە وەردەگرێ یا وەری ناگرێ ئەمەش بۆ خۆی بەڕاستی لە مێژووی حکومڕانی کوردیدا کاکزانە حکوومەتی وەکو ئەم حکوومەتی ئێستا بێدەسەڵات و لاواز نەبووە. بەڵێ سپاس کاک محەممەد ئەگەر ڕێمەولات کاک بەدران کاک کارزان کە بێکەوە زەمیل لە بەرنمەکەیە مەسەلەن ئەڵێ لە هەولێر ئێستا 18 پرۆژەی استراتیژیە ئەوەش کەستی ئیدارەی سلێمانی و شتێ نەیتوانیوە ئیدارەی خۆی بدا و موچەی خۆی دابین کە سەرۆکی حکوومەت چی بکات؟ وڵات کاکزانە نازانم من ڕۆژانە لە هەولێرم نازەم ئەو پرۆژانە لە چێوە ئیشاڵە هیوادارم 4 تر هەبێ بەڵام من و تۆ ئەگەر لە ماڵەوە برابین باوکم پارە بدا بە من و پارە لەنا بە تۆ حتمما یەکمان باشتری لەوەکەیتر دواتر نازەم ئەو پرۆژانەی کارزان من ئەو پرۆژە گەورەکانی ئەو شارەکە ئەیبینم پرۆژە گەورەکانی ئەو شارەکە ئەیبینم شقامی 120 مەتریە ئەوە دیارە شقامی 150 مەتریە کە کوچخانەی ئەمریکا هاوکاری کردوون ئەوش ساڵانە ئەو بارانە ئەبارێکە بێتە ماڵوێرانی بۆ ئەو خەڵکە ئەبێتە ماڵوێرانی بۆ ئەو خەڵکی ئەو 120 مەتری ئەو 250 مەتری نازانم من ینی بەجددی کە کارزە قسەی زۆر جوانی کرد ینی من ئەوانە قەرار بوو دەوڵەت دروستکەن قەڵاب دەورە دروستکەن ئێستا کە هەمووی کۆکراوەتەوە لەوەی کە لقی نازم 12 لە هەڵەبجە چوونەوێ و کۆ بووە بە دەستکەوتێک موچەی خەڵک ئەدەن یا موچەی خەڵک نادەن یعنی ئێمە لە چێوە بۆ چێ ینی ئەوە گەورەترین دەستکەوتیان بێکا بیانوێ مەسەرەن بە قەولی بەرپرسانی وحدەی ئیداری سلێمانی کەڕن سلێمانی سزا ئەدرێ ئەگە سزاکەی بۆ ئەوەی بێ کە خەڵک چۆ بردەم بۆ لەقەکەی پارتی هیکاکە با خەڵکەم ڕۆژێ بچێ بۆ دەم لەقی پارتی بەشکەم پارە دێ و خەڵک حەسێتەوە و پرۆژەکان ئەکەوێتە ئیش و خەڵک کێشەی نامێنێ بەڵام ئەوانە قەرار بوو دەوڵەت دروستکەن ئەوانە قەرار بوو خەڵک بەشە نەوتی هەبێ قەرار بوو کۆمپانیایەک دروستکەن بەناوی کۆپکۆ خەڵک ماگانە پارەی دۆلاری بۆ بچێتە ماڵەوە کەچی ئێستاکە بە 30 ڕۆژ بە 40 ڕۆژ بە 50 ڕۆژ موچەیەکیان پێ نادرێ لە ماڵەوە تۆ بۆ دەستنوێش ئاوەکە ئەەکەی تۆ ئەچی ئەبینی ماگانە ملیۆنێک دینار ئەوە پارەی ئاوت بۆ هاتیتەوە کاک بەڵانە گۆڵدن مایر قسەی زۆر جوانی هەیە هەم سەرۆکوەزیرانی پێشووی ئیسرائیل و هەم دەستەی دامەزرێنی دەوڵەتە دەبێت سەرکردە دەبێت سوال بۆ میلەتەکەی بکە نەک میلەتەکەی بخاتە سوال بەڕاستی ئەوانە سەرکردە نین ئەهلی بەڕێوەبردن نین ئەهلی سیاسی نین لەبەرەوەی لە ئەلف هەتا خەڵکیان خستە سوال ژیانی خەڵکیان تێکدا خەڵکیان تووشی نەهامەتی کرد خەڵکیان تووشی دەربەدەری کرد بەدەیان سەدان هەزاران گەنج ڕووی لە ئەوروپا کرد بەدەیان گەنج لە ڕێی ئاوەکانی تورکیاوە خنکە هەمووی ئەگەڕێتەوە بۆ حکومڕانی 30 ساڵی ڕابردوو بە دەرەجەیەک ئەو حکوومەتە لەبەرەوەی بە هەموو شێوەیەک حکوومەتەکانی پێشوو ئەگەر بەڵام کاک بەدران کاکارزان قسەکەی ڕاست نیە لەو ڕوانگەیەوە مەسەلاڵێ ئێمە پارتی دموکراتی کوردستان شانازێکی گەورەی بەرەبڕێ کە توانێتی حکومڕانیشی تەندروست بکە بەڵام لە سلێمانی نەتواندراوە ینی ئەم بەراوردە دروست نییە تەندروست لە چی ئاخر کاکزانە نازانم لە سیستەمی پەروەردە لە خوێنی باڵا لە سیستەمی تەندروستی لە سیستەمی پیشەسازی لە سیستەمی کشت و کاڵ لە بەڕێوەبردننی وحدەی شارەکان
لەو بەیاننامەی ساڵانەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەسەر ئازادی ڕادەبڕین لە هەولێر و بادینە بڵاوی دەکاتەوە لە زۆر شت یعنی چیت بۆ بژمێرم یعنی ئەم دەسەڵاتی چی بەسەر هیچ نەماوە آخر ئێستا من حەچی بۆ باس بڕوا بکە یعنی لە خەمخۆریمە لە خەمخۆری کە ئەتەسی خراپتر بێ لەبەرەوەی کە کەس نییە لەو کوردستانە لە پێنا ئەو هەرێمە کە دروست بێ قوربانی نەدابێ کەس نیە شێری نەدابێ کەس نیە ئاوارە نەبوو بێ ئێمە ئەمفالمان داوە ئێمە هەڵەبجەمان کردووە ئێمە قوربەسەری و پێشمەرگە و شەهید و زیندانی سیاسیمان داوە لە پێناوە هەرێمە بەڵام لە خەمخۆری ئەوەی ئێمە دەێن لە خەمخۆری خۆمانەکە خراپتر نەبێ هیوادارم خراپتر نەبێ لەبەرەوەی هەموو شتەکان بەرەو خراپتر دەڕوا کە ئێمە قرار خۆت بتنی حکوومەتێکمان هەبێ لە زاخۆ تا خانەقین حکم کە کەچی ئێستاکە بۆ بە حکوومەتێکی دوو محافەزا یعنی کاک محەممەد گوتنی بابێ بە ئاشکرا بکە کە من دەسەڵاتم نییە لەوێ پارە ئەبدرێ و پارەیە دا بەش ناکرێ بەڵام نازانێ ئێستاکە نە ئەوە ڕائگەێنن کە حکوومەتەکە شکستی هێناوە نە ئەوە ڕائگەێنن کە حکوومەتەکە بێدەسەڵاتە نەموچەی خەڵکەدەن ناتوانانی ژیانی خەڵکش دابی بکەن. بەڵێ کارزاد وەکو کاک محەممەدی ژووتی وتی ئەگەر قەرارە بێ بە خەڵک بڵێن لەکوێ داهات دیارنێ و بۆ داهات کۆ ناکرێتەوە و ئەگەرنا ئەمە شکستی حکومڕانیەوە و شکستی سەرۆکی حکوومەتە. هیوادارم دەرفەتێکم پێ بدەیت چکە دەرفەتێکی باشت بە برادەراندا خاڵی یەکەمیشدا کاکە کارزان لە بەشی پێشوو ئێستاش فەرمو ئافەرمو. بەڵێ خاڵی یەکەم من ویسم تەکمیلی قسەکانی ڕابردوون بکەم لەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان گەورەترین دەستکەوت کە بەدەست هات ئەو ئێرهابە فکریە کە لە سنووری پارێزگای سلێمانی بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان هەبوو وێناکرا بوو وێناکە ئەوەیە کە لە سنووری پارێزگای هەولێرەوە داهاتی سلێمانی دەدزرێت بەڵام ماوەی 4 مانگە واقعەکە بۆ خەڵکی سلێمانی ڕوون بووەتەوە واقعەکە چییە؟ ڕێی تێ ناچێت ناکرێت سنووری پارێزگای سلێمانی بەو هەموو داهاتەوە بەو هەموو پارەی کە هەیە نەتوانرێت تەکمیلی موچەی پێ بکرێ. خاڵی دواتر برادەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان تیمی حکوومەتیان دەیانەویست 50 ئەو پارە لە نێوان هەولێر و دۆکەیە لەگەڵ سلێمانیدا بەشی بکەن. خۆیمە پێمان خۆشە خزمەتی شاری سلێمانی بکرێت و ئەگەر پارتی دیموکراتی کوردستان لە سنووری پارێزگای سلێمانی دەسەڵاتی هەبوایە و یەکێتیش لە هەولێر دەسەڵاتدار بووە هەمانە قسەیەم دەکردەوە ئەوەی کە ئێمە دەیکەن لە خەمی شاری سلێمانیدایە ناکرێت موچەخۆرانی سلێمانی بکرێنە قوربانی دیارنەمان و دزیکردن لە داهاتی ئەو شارە. ئەگەر وایە یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە غەدر دەکرێت لە سنووری پارێزگای سلێمانی و پارەکەی لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە دەبرێت زۆر ئاساییە لە بەرچاوی خەڵکی کوردستان لە بەرچاوی ئەندام و لایەنگری خۆیان داوای دەست لە کارکێشانەوە بکەن و داوا بکەن کۆتایی بەم حکوومەتە بهێنرێت بەڵام دوێنێ پێرێ دەبینین لە ئاستی باڵایان وەزیریان پڕکراوەتەوە دوێنێ پێرێ دەبینین هاتوون لە شاری هەولێر پۆستی بەڕێوەبەری گشتی پۆستەکانی دیکەیان پڕ کردووەتەوە یعنی ئەم جۆرە لە سیاسەتە دووفاقیە زۆر سەیرە باشە ئێوە ئەو قسێوە ئەگەێنەکە ئەم حکوومەتە مڵکی پارتی دموکراتی کوردستان بێ و خەڵک بێ پۆستی لێوەرگێ ئەی یەکێتیش دەنجینێ ناو ئەی ئەو وەزارەتە بە پێی ڕێکەوتن ئیستحقاقی یەکێتی نەبووە کە پڕی کاتۆ چ نەنجێشی تایە خۆی پارتی نییە وەگەر پارتیش پۆستێک وەرگێ خۆ مڵکی یەکێتی نییە بە هەڵبژاردن بەدەستێناوە گۆڕانش بە هەمان شێوە ینی خۆ مڵکی هیچ لایەنێک نییە قەرار بۆ حکوومەتی خەڵک بێ بەڵێ کاکزانە بابەتەکە ئەوە نییە کە ئێمە پێمان ناخۆش بە یەکێتی نیشتیمانی کوردستان پۆستەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان پڕ بکاتەوە نا ئێمە پێمان وایە مادام تۆ بەشداری لە شەریکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان مادام تۆ ڕێکەوتنت هەیە ڕێکەوتنی سیاسی و ئیداریت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانێ بۆ بەڕێوەبردننی حکوومەت ناکرێتەوە لە سلێمانیەوە سەنگەر بگری لە دژی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەک هەوڵ بدەی بۆ ڕوخاندنی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەکەوە کار بکەی بۆ ئەوەی ڕێگە نەدەی کە غازی ئەو مەنتیقەیە هەناردەی دەرەوە بکرێ و پێش دوایە دەبێت پشکی نەوتی هەرێمی کوردستانت پێ ببڕێدرێت و بەشەکەیت پێ بدرێت ئەمە سیاستێکی زۆر غەڵەتە پێش ئەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان حزب و لایەنە سیاسیەکانی دیکە بەرپرسیارەت یەکێتی بخەنە بەردەم بەرپرسیارەتی پێویستە کادیر و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان کاکزانە پێش پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی دیکە لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان قبول نەکەن ئیدارەی سنووری پارێزگای سلێمانی بەرەو هەڵدێر ببرێ بەرەو شکست ببرێ ڕۆژانێک کاگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئیدارەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری پارێزگای سلێمانی ئەوەندە خزمەتیان کردبوو خەڵکی پارێزگای هەولێر ئیرەی بە خەڵکی سلێمانی دەبر لە ئەو خزمەت گوزاریانەکە بوو
یەکێتی بوو خاوەنی پرۆسە دەرهێنانی پرۆسە نەوت بوو لە شیواشۆک یەکێتی بوو خاوەنی پرۆژەی پەرەپێدانی هوەری بوو لە سنووری پارێزگای سلێمانی یەکێتی بوو پەرێ بە پەیوەندی دیبلۆماسیەکاندا لە ئاسی هەرێمی کوردستان ئێستا سەیریکەن قەبارەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هاوکێشە ئیداری و سیاسیەکاندا لەکوێدایە ئێمە دەمانەویست یەکێتی نیشتیمانی کوردستان بربەرەکانی پارتی بکە لە بەڕێوەبردننی ئیدارەیەکی سەرکەوت و کەچی ئێستا چاوەڕێ ئەوە دەکەین 50 میلیارد دۆلارێک یاخۆ 100 میلیارد دۆلارێک کۆ بکرێتەوە بۆ ئەوەی تەکمیلێ موچەی پێ بکرێت کارزان وەکو ئەوەی کە ئەوترێ چەند پێویستە مانگانە بۆ موچە لە هەرێمی کوردستان لە ڕاستی ئەو پەیوەندی بە وەزارەتی دارایی بەڵێ باشە 900 میلیارد بەرەو سەر و پێویستە گریمان داوا لە ئەوەی کە بوترێت 100 میلیارد لە سلێمانی ینی داوا کراوە پێت وایە بەڕێزت وەکو ڕۆژنامە نووسێکی ڕازگۆ و حەق بێش داهاتی نەوت لە هەرێمی کوردستان بە گشتی شەفافە پارەی مەرزەکانی حاجۆمەران و ئیبراهیم خەلیل وەکوانەیە چێتیەکانە هێڵێن کە شەفاف نیە و بەڵگەی لەسەر خەنە ڕوو پێت وایە لەوێ شامی شەریفە یان چکە چێتیەکانیش گلەیە لەو بارەیەوەکەن کاکزانە لەو بەرنامەی بەڕێستەوە بۆ خەڵکی کوردستانی ئاشکرا دەکەم هەر کاتێک دیوانی چاودێری دارایی هەر کاتێک دیوانی چاودێری دارایی عێراقی کوردستانیش و لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان تێبینی جدیان لەسەر خاڵە سنووریەکانی حاجی ئۆمەران و ئیبراهیم خەلیل و داهاتی سنووری پارێزگای هەولێر و دهۆک هەبوو یعنی بەڵێن بە خەڵکی کوردستان دەدەن ئێمە وەکو کادیرانی پارتی وەکو ڕۆژنامە نووسان کە هیچ کاتێک بێدەنگ نەبین و قبول نەکەین لەوەی ئەگەر کەم و کورتیەکە بێ بەڵام کاکزانە دەمەوێت لێرەدا شتێک ڕاستکەمەوە ئەو گلەیەی کە ئێستا برادرانی یەکێتی یاخۆت هەندێک لە خەڵکی یاخۆت هەندێک لە خەڵکی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان پێیان وایە حکوومەتی هەرێم یان پارتی دیموکراتی کوردستان سزای سلێمانی دەدات بە یەک هاوکێشە دەتوانێت ئەم پرسە ڕاست بکرێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان واز لە ئیدارەدانی ئەو خنکاندنەی یاخود ئەو قۆڕخکاریە بێنە لە سنووری پارێزگای سلێمانی و ڕێگا بە حکوومەتی هەرێمی کوردستان بدات داهاتی سنووری پارێزگای سلێمانی کۆ بکاتەوە مەرزەکان کۆ بکاتەوە پارەی گومرگەکان وەکو خۆی کۆ بکاتەوە ئەو کاتە اعترافی ئەندام پەرلەمانی خۆیان دەیگوت ئەگەر نەفت بێ بە 80 دلار ئێمە منەتمان بە بەغداش نابێ یعنی ئێستا نەفت بە 113 دلار کاکزانە بە ئەو برادرە تەداخل نەکات چکە من یعنی قسەکان تەواو نەکردووە چکە هەردوو کاکزانە کاکە بە ئەو برادرە تەداخل نەکات بەس بە یارمەتی کاکزانە تکایە بەرنامەکە بە کاتی من نەبرێ کاکزانە تکایە بە کاتم نەبرێ دڵنیا بۆ یعنی بۆچی یاندان بۆ واقع بۆ حقەتەدانانی کاکە حکومەتە فەشەریێناوە باشە کاکارزان فەرموو کاکزانە تکات فەرموو میوانە بانگت کردوون هەردووکیان من دەزان باگراوندان چێ بامیش قسەکانی خۆ دیارێک ئەگەر بێت و سنووری پارێزگا ئەگەر زوتنەوەی گۆڕانە بەڵێ باگراوند ئەوەیە تۆ خۆت لە حقەت بەڵێ بەس تکایە ئینسان ئەبێ بەڕاستگۆیی قسە بکە کاکە تکایە با قسەکانم تەواو کاک بەدران دەرفەتم کاک بەدران باش کات لێ دەکەم کاک بەدران تۆ قسەکانی خۆتت ڕێگە بدە با خەڵکی دیکەش بیربۆچوونی خۆی بدا کاکزانە ئەگەر بێت کاکزانە ئەگەر بێت و لە سنووری پارێزگای کاکزانە ئەگەر بێ کاکزانە بەڵگە هەیە لەسەر ئەوەی لە سنووری مەرزی پەروێزخان بەڵگە هەیە ئەندام پەرلەمانی بزوتنەوەی گۆڕان بەڵگەی خستووەتە ڕوو ئەڵێ بەڕێوەبەری ئاسایش هەیە ڕۆژێ 10,000 دلاری دەست دەکەوێت بۆ سەرۆکی حکوومەت ئەوە چارەسەر لە ڕۆژێکدا چێ دەستی گرتووە یعنی سەرۆکی حکوومەت پرسیارێک کاکارزانیان ئێمە وەکو حەزبی لێ مەرمەگرا وەکو ڕۆژنامە نووسێ خەڵک پێت دەڵێ سەرۆکی حکوومەت بۆچی لیژنەیەکی باڵا پێک نانێ ئەم مدیری ئاسایشە کە کارمەندی خۆیەتی سزای بدا کە بەڵگە هەیە بۆچی تۆ ئەو بەڕێزت کەمپینێک بۆ ئەوە ناکەیت بەسە لە گەریەکێتی سزا بدرێ بۆچی بەڕێز سەرۆکی حکوومەت لیژنەیەکی باڵا پێک ناهێنێ بۆ ئەوەی بەوردی متابعی ئەو مەرزانە بکرێ با لیژنەکەی یەکێتی نەبن ئەو وەختە بەڕێستان و خەڵکی پارتیش بێ لە تەلەڤیزۆنەکان بڵێ لیژنەکەی پارتی زیندانی کران یان ڕێگریان لێکرا بۆچی ئەوە ناکرێ ینی کاکارزان بۆچی ئەم تۆمەت باشینەوە وەکو کاک محەممەد وتی خەڵک معاشیەوێ خەڵک نازانێ چێ کردوێتی و شوێنەی کردو کاکزانە بە بەڵگە و ئەم قسەیە دەخەمە ڕوو لە کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لەگەڵ بەڕێز کاقوبات تاڵەبانی داوایان لێکرا کە هێزێکی ئەمنی بێلایەن ببرێتە سنووری حاجی ئۆمەران
ئیبراهیم خەلیل باشماغ و پەروێزخان بە بەڵگەوە کاقوبا تاڵەبانی لە کۆبوونەوەی سەرۆک فراکسیۆنەکان ئامادە بوو. کاقوبا تاڵەبانی دیارە بە فەرمانی حزب ئامادە نەبوو ئەو هێزە بچێتە سنووری پارێزگای سلێمانی بە ناچاری ئەو بڕیارەی سەرۆکی حکوومەت. قسەکەی کاک محەممەد چەند ڕاستەکە کەواتە دەسەڵاتی نییە ئەبێ بڵێ دەسەڵاتم نییە. بە دڵنیاییەوە من پشتیوانی قسەکەی کاک محەممەد دەکەم لە سنووری پارێزگای سلێمانی جگە لە یەکێتی نیشتیمانی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان وجودێکی بەو شێوەیە نییە و ئەگەر هەشی بێت تەنها ڕەمزیە و تەنها بە ئاماژەیە لە سنووری پارێزگای سلێمانی. بەس ئەو قسەم تاوا دەکەم بەس ئەو قسەم تاوا دەکەم ڕاگەیاندن چییە کاتێک کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاشکرا دەڵێت کە ئێمە ناتوانین لە سنووری پارێزگای سلێمانی حکوومەت دەسەڵاتی کۆکردنەوەی داهاتی نییە لەوە زیاتر چی زۆر باشە کاکزانە ڕێگەم ژمێردا سنووری پارێزگای سلێمانی هێنرا و داوەشی موچەکرا. ئەوە پەیوەندی بە یەکێتیەکان وەڵام دەنەوە کاک محەممەد کەواتە لەم حاڵەت و دۆخ و زروفەدا بێت چی بکرێتەوە تا ئەڵێ کە بەڵێ دەسەڵاتی نییە. کاکزانە بۆ ئەوەی بزانین ئایا بەڕاستی ئەم کێشانە تەنها کێشەی ئابووریە پەیوەندی بە ململانە سیاسیەکانەوە نیە ئەگەر هەندێک پرۆسە یاخۆت هەندێک ململانی سیاسی هەیە ئێستا چارەسەر بکرێ ئایا پارتی پارە نانێرێ بۆی کە بزانین نەناردنی پارەکە بەس تەنها بابەتێکی ئابووری یا بابەتێکی سیاسیە. ئەگەر بێت و ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لەگە پارتی ڕێکەون لەسەر پرسی سەرۆک کۆمار یەکێتی بەو ئیرادەی پارتی ڕازی بێ کە بربژێرەکەی بگۆڕێ یان بەو کەسە ڕازی بێ کە پارتی دەیەوێ تەکید بە کاکزانە کێشەی ئابووری نامینێ پارە دێ. ئەگەر بێت و ئێساکانە پرۆسەی غاز لە هەرێمی کوردستان کە باز دەکرێت یا هەندێک پرسی سیاسی دیکە کە باز دەکرێت ئەگەر لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەوانەی کە لە سلێمانین تەسلیمی ئیرادەی پارتی بن بەیانی پارە دەگا و موچەش دوا ناکەوێت کەواتە مە بەشێکی ململانی سیاسیە. کاکزانە زۆر جار باس دەوە دەکرێت لە مامۆستا محەممەد تۆ زۆر ڕەخنە لە پارتی دەگری بە تایبەتی لە دوای 2014 کاکزانە لە دوای کۆچکردنی هەردوو ڕەوانشادان مام جەلال و کاک نەوشیروان ئێمە بەس پێمان ئەکرێتە بە تایبەتی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و حیزبەکانی هاوچەی سلێمانی ئێستا تاکە حیزب کە خاوەن پرۆژە بێ بۆ لە بەغدا پارتی دیموکراتی کوردستانە کە خاوەن پرۆژەی ئابووریە پارتی دیموکراتی کوردستانە کە خاوەن پرۆژەیەکی نوێ بۆ پەیوەندیەکان پارتی دیموکراتی کوردستانە کێشە لەوەیە ئەم پرۆژانەی کە پارتی هەیەی بۆ سەرجەم ئەم پرسانی باسمان کرد هیچی لەسەر بنەمای نەتەوەی و نیشتیمانی نییە هیچی لەسەر بنەمای خزمەتکردنی یاخۆت لە پێناو سەرجەم خەڵکی هەرێمی کوردستان نییە. کاتێک بە تایبەتی لە دوای وفاتی هەردوو ڕەوانشادان کاتێک کە هەندێک پرسین دەتەوەی نیشتیمانی بینیمان لە ڕێفراندۆمە تاکڕەوانە پارتی بڕیاریدا ئەو کارەساتی بەسەر خەڵکی کوردستانە هێنا و 150 خاچی هەرێمی کوردستانە لەدەستدا. کاتێک کە دێین لەسەر پەیوەندیەکانمان ئێستا هەموو پەیوەندیەکان لەگەڵ تورکیا ڕێک دەخرێتەوە و دژایەتی ئێران دەکرێت هەرێمی کوردستان بۆمباران دەکرێت و بە ساروخ ئێرانەکان ساروخ دەنێن بە هەولێرەوە ئەوە دیسان پرۆژەی پارتیەکەوە تا ئەمڕۆ ئێمە کە دژی ئەم پرۆژانەی پارتین لەبەر ئەوەی ئەم پرۆژانە هیچی پرۆژەی نەتەوەی نیشتیمانی نین هیچی بۆ خزمەتکردنی سەرجەم خەڵکی کوردستان نییە. کەواتە ئەمەی کە ئەم ڕۆژ وای کردووە سەرجەم ململانیەکان کاکزانە بتەقێتەوە ئەوەیە ئەمڕۆ ئیرادەیەک لە ناوچەی سلێمانی بە تایبەتی لای یەکێتی بزوتنەوەی گۆڕان دروست بوو ئەوەیە کە ئیتر نابێ ئەم پرۆژانەی پارتی کە بەمەستی تەواو لێی بەرژەوەندی حیزبیە دەبێت ڕابگیرێ. ڕاگرتنەکان بۆ نمونە تۆسەی لە پرسی تەشکیلکردنی حکوومەتی بەغدا بکە دوو ئیرادەی جیاواز هەیە ئیرادەیە کە پارتی هەر لە سەرەتاوە بێمنەتانە وتی من لەگەڵ هیچ لایەنێکی کوردی تەحالف ناکەم ئەوە بوو تەحالفەکانی پێشکاتە کردبوو لەگەڵ تەیاری سەدەی و لەگەڵ سونەکانە بەڕیعایەتی تورکیا و ئیمارات لەوەیە خۆی جاکردەوە ئێستا مەجبورین لە بەغدا دژی ئەو پرۆژەیە بین کاتێک کە باسی پرۆژەی گاز و گازی هەرێمی کوردستان دەکەی دەبێ ئێمە هەمومان دژی ئەو پرۆژەیە بین لەبەرەوەی لە پرۆژەی فرۆشتنی نەوە سەربەخۆ کاولکاریی گەورە بۆ هەرێمی کوردستان هاتووە ئەوە ئێستا هەمومان باسی دواکەوتنی موچە دەکەین لە پرۆژەی پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتە یەقلیمیەکانە کاتێکە لە سەردەمی بوونی هەردوو ڕەوانشادان تەوازونێ هەبوو لەوەی کە دەبێت هاوسەنگی لە پەیوەندیەکانە هەبێ لە بینی ئێران تورکیا ئێستا لەبەر ئەوەی تاکڕەویە لە بڕیارە هەیە هەوڵێکی ئەو تاکڕەوێ ڕابگیرێ دەبینین ئێستا هەموو پەیوەندیەکانمان لەگە تورکیا باشە لەگە ئێران پەیوەندیەکانمان خراپە کاتێک کە تۆ دەی پێش بەم پرۆژانە هەوڵێک هەیە ئێستا لە سەرکردایەتی هەردوو لا بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەوەی ئەم پرۆژانە نەتەوەی نیشتیمانی نین بۆیە پاڵپشتینی نەک لەبەرەوەی پرۆژەی پارتیە دەبێت ئەم پرۆژانە بوەستێنرێ و دەبێت دووبارە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان بگەڕێتەوە ئەو سەردەمەی
کاتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستانش بزوتنەوەی گۆڕان لێجانە بوو دوو هێزی سەرەکی تەوازن هەبوو لە بەڕێوەبردن کاتێککە بزوتنەوەی گۆڕانشی لێجیا بۆیەوە دوو حیزبی سەرەکی حکوومەتیان بە هاوسەنگی بەڕێوە ئەبرد لەگەڵ بوونی ئۆپۆزیسیۆنێکی بەهێز کە لە سەردەمی کاک نەوشیرواندا کەواتە ئێستا ئەو تەوازنە دەبێت بجێڕینەوە کە ئەمڕۆ ئێمە باسی ئەو پرسانە دەکەین تەکید بە بەشێکی زۆری ئەم کێشە ئابووریە کێشەی سیاسیە گەر ئەو کێشە سیاسیانە یعنی سلێمانی باجی ئەوە ئەدا کە ئێستا هەوری ڕاگررتنی ئەو پرۆژانەی پارتی دەدەین کە بە قەنەعەتی من هیچێک لەو پرۆژانە ڕابردوش تەلماندێتی کە پرۆژەی نەتەوەی نیشتیمانین پرۆژەیەکن زیاتر لە خزمەتی حیزبێ وەزاتر لە خزمەتی بنەماڵێ بۆیە من دووبارەی دەکەمەوە ئێستاش ئەگەر بێت و ئەو پرسانە چارەسەر کرێ پرسی ئابووری یاخود پرسی موچە کاکزانە دەبینی ئۆتۆماتیکیان چارەسەر دەکرێت بۆیە ئێستا دوورێ لە بەردەمها یا دەبێ ئەم پرۆژانە ڕابگیرێن هەمومان ڕێکەوین لەسەر پرۆژەی نەتەوەی نیشتیمانی بۆ گازی هەرێمی کوردستان بۆ پەیوەندەکانمان لەگەڵ وڵاتە ئیقلیمیەکان و بۆ پەیوەندیشمان لە ناو بەغدا کاکزانە ئێستا کورد لەسەر دەستی پارتی لە بەغا وەکو پێکاتە تەعاملی لەگەڵ ناکرێ وەکو حیزب تەعاملی لەگەڵا کرێ حیزبێک ئەچێ لەگەڵ ئینقازی نیشتیمان دروست دەکا ئەوانەی دیکەش ئەکەونە بە خۆشی بە ناخۆشی دەکەوێتە بەرەی ئیتاری تەنسیقی کەواتە ئێستا کوردش لە بەغدا لە بری ئەوەی پێکاتە بێ بۆ دە حیزب ئەم معادلانە کاکزانە دەبێ هەمووی پێداچوونەوەی پێ بکرێ هاوسەنگی تێ دروست نەکرێ ئەبێ ئەلکی سەرشانمانە هەر پرۆژەیەک نەتەوەی نیشتیمانی نەبوو لە بواری گاز وزەبوو لە بواری پەیوەندی ئیقلیمیەکانمان بوو لەبارە دەبێ بە هەمومان ڕایگرین بۆی سەر لە نێدارشتنەوەی بۆ ئەو پرۆژانە بکەین و سەرجەم لایەنە سیاسەکانش ئیرادیان لەو پرۆژانەیە هەبێت بەڵێ ماوەستا محەممەد سپاسەکەم کاک بەدران دوا سەرنجی خۆتم پێ بڵێ دەنجی کاک بەدران بگاتە من بەڵێ ئەڵا کارەبا بڕە زۆر باشە مامۆستا محەممەد تۆ تا کارەبا دێتەوە لاولێر تۆ دوا سەرنجی خۆتم پێ بڵێ دیارش ئەوەش جیاوازیەکە لە بین ئەو حکوومەتەی کە ئێستا ئێمە لە ژێر سایەکەیدان هێرچەندە بە خوستی خۆمان نەبوو ئێمە مانوێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بین کارەبا تا ئێستا لێرە هەیە گەم وەلی دەشبێ کاک زانا لە دووادا ئەمڕۆ ڕەجەب تەیب ئەردۆغان لە دوای نوێژی جومعە کە دەرئەچێ لێدوانێ ئەدا بۆ ئەمریکیەکان پیان طبعا ئەمریکیەکان ئەمڕۆ بابەتی یاسای قەیسەر کە ڕێگە نادا بە کۆمپانیا ئەمریکیەکان کار بکەن لەو ناوچانەی کەوا سزای لەسەرە بۆ نمونە سووریا سزای لەسەرە نابێ و کۆمپانیای کارکەن ئەمڕۆ ئەمریکیەکان لەو بڕیارەدا ئەو ناوچانەی لەژێر دەسەڵاتی پێدەن لەو سزایە دەپارێزیە کۆمپانی ئەمریکیەکان بۆیان هەیە کارکەن ئەمڕۆ ڕەجەب تەیب ئەردۆغان کە لە نوێژی جومعە دێتە دەرەوە لێدوان دەدا دەڵێ بەدەستە ئەمریکیەکانمان دەڵێن هەنگاوەکانتان پێتان چەوت داناوە هەنگاوەکانتان ڕاستکەنەوە پەیەدەش هەر پەکەکەیە ئێمەش دەڵێ بە سەرجەم لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەڵێ دوژمنانی کورد بە یەک چاوسەیری کوردەکان یەکێتی و پارتی و گۆڕان و سەرجەم لایەنە سیاسیەکان کە هەر دژمنێکی کورد بەرژەوەندی لەگەڵ کوردانەما سەرجەم ئەم لایەنانە بە یەک چاوسەیر دەکات ئەوەی کە ئێستا گرنگە بۆ هەرێمی کوردستان کاکزانە ئەم ململانیە سیاسیە بەجددی تاکڕەویەکەوە لە هەرێمی کوردستانە هەیە کێشەی گەورەی هەرێمی کوردستان ئابووری نییە تاکڕەویە لە بڕیاری سیاسی تاکڕەویە لە بڕیاری ئابووری و تاکڕێویە لە بڕیارە پەیوەندیەکانمان ئەگەر ئێمە داڕشنەوە نەکەن پێم وایە ئەم کێشانە چارەسەرکردنی قورسە بێت بەڵێ سوپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد نەسرەدین سۆڕاوی دیاری بزوتنەوەی گۆڕان سوپاس بۆ بەڕێستا لەگەر کوکەوە لەگەڵمان بووی هەروە سوپاس بۆ هەردوو بەڕێزان کاک بەدران و کاک کارزان کاک بەدران ڕۆژنامەنووس وارووا کاک کارزان کادری پارتی دموکراتی کوردستان کە بەداخۆ بەهۆی ئەوەی کە کارەبا کوژایەوە دەمتوانی لە کۆتاییە دوا سەرنجیان لێوەرگن ئەوش بەرنامەی ڕەهەنمان پێشکەش کرد و ئێوەش هەموو لایەکتان ئامانەتی خوای گەورە بن خواتان